السلام ورحمة الله بخير رئيس التعاون يا خباشي يا خبا بخير رئيس التعاون فرمو فرمو صح الله في شكل فرمو السلام عليكم السلام ورحمة الله وبركاته سڵاوی خواتان لێبێ دەنگدان مافێکی یاسای و شەرعی هەر تاکێکە لە کۆمەڵگادا و هۆکارێکە بۆ گۆڕانکاری و ئەمەش بەرپرسیارەتی هەر تاکەکان دەردەخا بەوەی کە کەسانی شایستە لەسەر لیستی شایستە بنێرنە پەرلەمان بۆ ئەوی کە نوێنەرایەتی ڕاستەقینەی خەڵک بکە و خزمەتێک بە خەڵک بکات. ئێمەش دەمانەوێ یەکێک لەو کاندیدانەتان پێ بناسێنین کە خانمێکە و لەسەر لیستی کۆمەڵی دادگەری ژمارە 147 خۆی کاندید کردو و ئێوێ نوێنەرایەتی ئێوە بکە بۆ ئەوی کە زیاتر بە ئەزمون و توانای ئەو ئاشنابین و بیناسێنین بە ئێوە ئەمڕۆ سەردانمان کردووە کە ئەویش خاتم مروارە خاتم مرواری سڵاوی خوارد لە سڵاوی خواتان لێبێ بەخێر سپاس خۆشحاڵ بەخێر بێنە بەشەر بە سپاس دەکەم با مرواری خان زیاتر بناسین و بزانین کاندیدی ژمارە چەندیشە. بەڵێ من ناوم مرواری محەممەد علی جافا کاندیدی ژمارە سێنزەم لە سەلیستی کۆمەڵی دادگەری تەمەنم 52 ساڵە خاوەن بڕوانامەی زانستە ئیسلامیەکانم و مامۆستای ئامادەی شافعی کچانم و لە بواری پەروەردە و بواری پەروەردەی گەنجاندا چەندین بڕوانامەم هەیە و بڕوانامەیەکترم هەیە لە علومی قورئاندا. ئێستاش بەردەوام لە کاری مامۆستایەتیم و خەڵکی شاری ڕانیم و دانیشتووی شاری سلێمانیم. مرواری خان چۆن بوو خۆتان هەڵبژارد؟ دیارە هەڵبژاردن ئەرکێکی هەمومانەیانی پێویستە ئافرەتانیش لەم بوارەدا ئەسپی خۆیان تاو بدەن بە پێویستمانزانی ئێمە وەکو ئافرەتێکی پەروەردەکار کە 10 ساڵ ئەزمموی چاودێریم هەیە کاری پەرلەمانیش بریتە لە چاودێریکردنی حکومت و 33 ساڵ ئەزمموی پەروەردەیم هەیە بۆیە پێم باش بوو بەڕاستی ئێمە هەبین لەم بواراندا بۆ ئەوەی زیاتر هەوڵدەین خزمەتی هاوڵاتیەکانمان بکەین هەرکەس لە بوارەکەی خۆیدا. مرواری خان کاروبای ڕۆژانە چۆن بۆڕێکەی مادەم هەندێک بەرپرسیارەتیت هەیە بێگومان دابشکردنێکی باشێ بۆ کاتەکانت بۆی کە ڕابگەیت بۆ هەموو کارێکە هەتا هەم خێزان و هەم کاری دەرەوەش. بەڵێ بێگومان من هەمیشە ئەوەتەی بڵێم لە تەمەنی دوای 15 ساڵیمەوە ئەرکم زۆر لەسەر بووە جگە لە بڵێ ئەرکی ماڵ ئەرکی دەرەوەشم هەبووە هەر لە تەمەنی 17 ساڵیشدا تقریبا هاوسەرگیریم کردووە لەم کاتان ئەرکەکان زۆر قورسترە بن بەس دەبێ ئەو کەسەی کە دووسێ ئەرکی لەسەر شانە کە من ئەرکی وەزیفیم هەیە ئەرکی حیزبیم هەیە و ئەرکی ماڵ و کۆمەڵایەتیشم هەیە هەر بخۆشم کەسێکی زیاد تقریبا تۆزێ زیاد لە حەد کۆمەڵایەتیم بۆیە بەڕاستی ئەمانە هەمووی تەسحی و قوربانیدانی دەبێ. من ڕۆژانە ناتوانم هەتانی وەڕۆ بخەوم هیچ کاتێک ناتوانم تانی وەڕۆ بخەوم لەبەر ئەو ئەرکێک کە لەسەر شانمە بەیانیان دوای نوێژی بەیانی ئەوەندی خۆی گەورە بەنسیبی بکە قورئان دەخوێنم دوایش کەمێک دەخەومەوە ئەگەر خەو زۆر چۆن دەڵی تینیشم بۆ بینەگەنە هەر ناخەومەوە ئەگەر زۆر پێویستی کرد هەندێک دەخەومە لای ساعت 7:30 و 8 ئەمانە پێش ئەوەش ئەگەر داوامی مامۆستایەتەکەمە بێڵی داوای مەکتەبە بێ ئەبێ خۆم ئامادەکەم بڕۆم بۆ قوتابخانە ئەگەر داوامی ئەوێشم نەبێ من هەفتەی 2 ڕۆژ لە حیزب داوامم هەیە و ئەو ڕۆژانەش کە داوامم هەر نەبێ لە ماڵەوە بم ئەبێ دانیشم بەڕاستی بۆ چارەسەرکردنی کێشە کۆمەڵایەتەکانی خەڵک ئەبێ تەلەفۆنات بکەین خەڵک زۆر تەلەفۆنمان بۆکە و سەردان و بەسەرکردنەوەشمان زۆرە حتا ئەگەر چوبینە هەر گەڕەکێک بە کرێچێتیش بوو بێ نەمتوانیوە دانیشم لە ماڵە و کەس نەناسم لەو گەڕەکەیە لەبەرەوەی ئێمە زۆر کۆمەڵایەتین حەزمان پێێتی خۆی پەروەردگار شەرەوەمە لێداوەکە کەسی لێ ڕەحم بەجێبێنین ئەتوانم بڵێم ئێستا لەم فەرعی خۆمانە هەتا خوارەوە هەموو گەڕەکە ئەناسین کە ئەمە لە شاری گەورەیە تۆزی قورس و ناڕەحەتە لە شوێن و خۆشمان ئەوە هەر زیاد لە حەد هیچ ئەوە نییە کە بڵێ نەیناسین و سەردان و ئەوانەمان زۆرە بۆیە بەڕاستی پێویستمان بەوەی ئێمە ڕۆژانە زیاتر خۆمان ماندووکەین و زیاتر خۆمان دەدەینە خەو ئەو شتانە دەبێت خۆمانی بۆ ماندووترکەین و بەرنامە و پلانمان هەبێ بۆی چکە بەڕاستی پلانە نەبێ ناتوانانی ئەم مکارانە جێبەجێ بکەین. مرواری خان باسێک لە خێزانەکەت بکەی چەند منداڵت هەیە؟ بەڵێ وەڵام من 3 کوڕم هەیە. 3 کوڕت هەیە؟ بەڵێ کچمان نییە بەس الحەمدوللا 2 بووکم هەیە لەخوا بەزیاد بێ لە کچ باشترن کاتەماڵێکی گەورن ئێستا الحەمدوللا. بەڵێ خێزانەکە تا چەندێک پشتگیرتن بۆ ئەو بڕیارەی کە داوتە ئایا هاوکارتن لەوەی کە تۆ کاروبارەکان جێبەجێ بکەیت و ئەو بڕیارەبێ کە بچیتە پەرلەمان؟ بەڵێ بەدڵنیایی خێزانەکەم هەمویان الحەمدوللا زۆر ئامادەیان هەیە و زۆر پشتگیری مەکەن لە هەموو بارەکانە. ئێستا ئەتوانی لە شارەکەی خۆت و لە ماڵەکەی خۆتا کاروبارەکانت بەڕێوەبەری بەڵام کە چوویتە بۆ نمونە شارێکی ترەوە کە پەرلەمانی کوردستانوان زین لە پایتەختی هەرێمی کوردستان و لە شاری هەولێرە ئەو کاتە بەتەمای هەموو ماڵەکەت بگوازیتەوە ئەوێ؟
والله من عادەتێکم هەیە پێم خۆشە لە ئیشێک هەر ئیشەکەم وەرگرت جدی بم هەروەکو چۆن لە کۆنگرێسی هەمی کۆمەڵی دادگریا بوو بە ئەندامی سەرکردایەتی من ماڵم لە ڕانێ بوو یەکسەر ماڵم هێنای ئێرە چونکە حەزەکەم ماڵم لە شوێنی کارەکەم نزیک بێ بۆ پەرلەمانی کوردستانیش کاتێک کە چوومە پەرلەمان ئینشاءالله ئێمە بڕیارمانداوە بچینە ئەوێ چونکە سەرەوەش هەر ماڵی خۆمانە بەس ئەم ماڵ و حاڵێکی ئێستا هەمە ئەم خانەوە بچکۆلە و خەنجیلانە بیدەم بە گەنجێکی کەم دەرامەت کە هاوسەرگیریەکە تازە بۆ ماوەی ئەو 4 ساڵە بۆ ئەوەی بۆ خۆی تا لە ڕووی ئابووریەوە خۆی دەگرێ ئەو 4 ساڵە من نامی ئەم ماڵ ئا بەجێ بێڵم و بڕۆم لەوێژ ماڵکدانم ئەم ماڵم وەکو سەدەقەیەک فی سەبیلی لا بدەم بە گەنجێک ئینشاءالله کە بۆ خۆی ژیانی تێدا بەرێتە سەر و ماڵ نەکرێ خانوو بکرێ نەگرێ. زۆر باشە خاتم مرواری پێش چۆنە سەردانی کارەکەت بکەین؟ والله زۆر حەزەکەم خزمەتانم پێکەوە لەوێ درێژە دەین بە گفتوگەکانمان سپاس دەکەین فرم با بڕۆین ئەگەر خاتم مرواری هاتوونەتە دواناوەندی ئیسلامی شافعی کچان کە خۆتان بە فەرمی لێرە داوامتان هەیە بێجگە لە داوامی ئێرەش لە کاری حیزبی و ڕخراوەیی و بواری پەروەردە شاکارەکەن ئەمێ باسێک لەو ئەزمونانە بکەیت کە چۆن کۆ کردوێتەوە و چۆن بۆ قۆناغانەیە تێپەڕۆی تا گەیشتوت بە ئێستا. بەڵێ ئێرە قوتابخانی شافعی کچانە ساڵی 2007 بۆ 2008 دامەزراوە ساڵانە کۆمەڵی قوتابی دەرەچن لە پۆلی 12 کە پڕعیلمن بەڕاستی قوتابیەکانی ئێمە بەڵام بەداخەوە تەنها لە کۆلێژی شەریعە وەرەگیرێن کە مافی خۆیانە لە قانون لە عەرەبی لە زانستە مرۆڤایەتەکان وەربگیرێن تەنانەت یەکەمەکانیشی ناتوانێت بچنە قانون کە ئێمە 3 ساڵی ڕابردوو یەکەمی هەرێمی کوردستان لەسەر ئاستی خوێندنگا پیشەیە ئیسلامیەکان لەم قوتابخانەی ئێمە دەرچوو و هەر بۆ خۆشم قوتابی بووم لێرە پۆلی 12 لە ئێرە لەسەر ڕحلەیەک لە ئێرە دانیشتبووم امتحانم کرد یادگاریت هەیە بەڵێ یادگاری زۆرم هەیە لێرە و یەکێک بوو لە ئاواتە گەورەکانم کە ببووم بە مامۆستا لەم قوتابخانەیە سوپاس بە خۆی پەروەردگار دوای ناڕەحەتیەکی زۆر چونکە من دوای 22 ساڵ دابڕان دەستم کردەوە بە خوێندن و خوێندنم تەواو کرد کە لە شەریعە وەرگیرام بوومەوە بە مامۆستا لەم قوتابخانەیە زۆر ئاواتم بوو بێمەوە ئێرە بۆیە ئێستا سوپاس بە خۆی پەروەردگار لەگەڵ قوتابیەکانی ئێرە چۆن دەڵی وەکو کچ و دایک مالی هاتووە زۆر بە سەختی بڕوانامەکان زۆر بە سەختی بڵێ من سەرەتا 6 سەرەتایم تەواو کرد دواتر پۆلی 9 دواتر پۆلی 12 دوایی شەریعە هەرچەندە تەمەند ڕێگای نەدا کە ماستەر و دکتۆراش بخوێنم ئەگەر نانیەتی ئەوەشم هەبوو ئێستاش هەر ئومێدم هەیە ئینشاءالله کە بخوێنم و بەردەوام بم لە خوێندنەکەمدا بەس بەڕاستی ئەم قوتابخانەیە کە قوتابخانەیەکە عیلمی زۆری تێدایەوە قوتابیەکانیشمان زۆر هیلاک و مادون پۆلی حوتمان 13 دەرسوانیان هەیە تا ئەگاتە پۆلی 12 پۆلمان هەیە هەندێک مەرحەلە 17 وانیان هەیە کە ئەمە بەڕاستی زوڵمێکە حکومەتی هەرێمی کوردستان لیان دەکات لەم قوتابیانە هەم دەرسی ئەکادیمیان پێ ئەخوێنێ هەم شەریعەتیان پێ ئەخوێنێ دوجاریش تەنها لە زانستە شەرعیەکان وەرەگیرێن کە ئەمانە مافی خۆیان لە شوێنی تریش وەربگیرێن و فەرمیشە یعنی خوێندنگایەکی فەرمیە لە ئێستا دەسەر بە وەزارەتی ئەوقافە پێشتر سەر بە وەزارەتی پەروەردە بوو ئێستا ساڵی پار خستیانە سەر وەزارەتی ئەوقاف ئەنجا بەڕاستی قوتابیەکانمان پەروەردەکراون جگە لەوەی کە زانست فێرە بن و پەروەردەشیان دەکەین ئێمە لێرە کەسانی زۆر باش و چۆن دەڵێ تەنها کچانیشن ئێمە هەمیشە ئامۆژگاریمان بووان ئەوەی ئەڵێن ئێوە ئەگەر خوانەخواستە تاعینیش نەبن ئێوە دایکیشی پەروەردەکراوە بن بەڵام پشتیوان بەخۆی پەروەردگار کاتێک ئێمە چوینە پەرلەمان دیفاع لە هەموو خوێندکاران بەعام دەکەین خوێندکارانی دانەمەجرا و تایبەتیش ئەم خوێندنگای خۆمان کە زۆر مەحرومن قوتابەکانی. مرواری خان لەناو حیزبدا چی پێگەیەکەت هەیە؟ بەڵێ لەناو حیزبا لە کۆمەڵی دادگەریە هەموو قۆناغە حیزبەکانم بڕێوە هەر لە ئەندامی شانەوە تاکو ئەندامی سەرکردایەتی ئێستا ئەندامی دەستەی چاودێری کۆمەڵی دادگەریم بۆ لەناو کۆمەڵی دادگەریە و بە تایبەتیش ئەو خانمە کاندیدانی کە ئێستا کاندیدن بۆ پەرلەمانی کوردستان زۆر گرنگی بە بابەتی پەروەردە ئەدەن بەڕاستی پەروەردە گرنگترین شتە هۆنیا خان ئەبێ هەموو تاکێک لە پێش هەموو شتێکە پەروەردە بکرێ هەروەکو چۆن پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە سەرەتای بانگەوازەکەیە پەروەردەی تاکەکانی کرد ئەنجا دواتر کەوتە چاری حکومڕانی ئەو شتانە بۆیە پەروەردە لە هەموو بارەکان گرنگترە دەبێ هەموو تاکێک پێش هەموو شتێک پەروەردە بکرێ ئەنجا فعلی علم و زانستیش بکرێ لە باوەی ڕابردوودا کۆمەڵێک پرۆژەتان ئەنجامدا و بەڕێزیشتان بەشدار بوون ئەوەی من زانیاریم هەبێ لەوانە بۆ نمونە پرۆژی باڵاپۆشی پرۆژەی لەبەرکردنی قورئان و فەرموودە زۆر جار نەیاران دەیانوت ئەمە قەرەباڵغەیەک و هیچ ئامانجێکی لە پشتەوە نییە ئێوە بۆ چونتان چێ دەربارەمە چی گرنگیەکی هەیە ئەم جۆرە پرۆژانە بۆ کۆمەلگای ئێمە بەشداریکردن لەو پرۆژانە بە ئەرکی سەرشانمان یازانین
ئەبێ بەشداری تێدا بکەین بۆ لایانی زانستی و ئەوەی خۆشمان بەڕاستی گرنگە کە ئێمە ئەو عیلمانە وەربگرین فەرمودەیە قورئانە هەر بابەتێکی ترە ئەمە بە ئەرکی سەرشانی خۆمانی دەزانین و لە دوجاریشدا ئەگەر ببێتە زیادکردنی ڕەشایی مسلمانش دیسان ئەوەش بخۆی گرنگی خۆی هەیە. برواری خان لە ماوەی پێشوودا بینیمان مامۆستایان دەهاتنە سەر شەقام و وانە بێژان خۆپیشاندانیانە کرد موچەوەکو خۆی نەبوو پەروەردە بەڕاستی پەک خراپ بوو. ئێوە وەکو مامۆستایەک تا چەند هەست بە معاناتی مامۆستایانەکەن و توانیوتانە لە ماوەی پێشوودا بەدەنگ ئەوانەوە بێنیان ئەو تا ئێوەش بەشدار بن وەکو خەڵک لە هەموو ئەو ناڕزایەتیانی کە هەبووە؟ بەڵێ من وەکو خۆم و هەموو وەکو مامۆستایەکیش هەمیشە لەسەر شەقام بووم هەتا کۆتا شکاندنی بایکۆت من لەسەر شەقام بووم و دیفاعم لە مافی هەموو مامۆستایان و مافی خۆشم کردووە و بە پێویستیشم زانی و بەڕاستی کە ئێمە داوای مافەکانی مامۆستایان بکەین و ئێمە معاناتی مامۆستایان زیاتر دەزانی بەڕاستی مامۆستامە نەبووە نەیتوانیوە کرێ تەکسێکە بدا بێتە ئەم قوتابخانەیە دەرسەکەی بڵێتەوە کە کاتێک موچەنێکە چەند ساڵێکە بەڕاستی حکومەت هێرێم کە وەزعی بەسەر مامۆستایان و موچەخۆران هێناوە بۆیە ئێمە هەمیشە لەبەرەی مامۆستایانی ناڕازی بووین هەمیشە دیفاعمان لەو چینی هەر هەموو چینی توێژەکانی هەرێمی کوردستان کردەوە بە تایبەتی مامۆستایان بە حکومی کە بۆ خۆمان مامۆستاینە و بۆ خۆمان ئاگامە لە معاناتی مامۆستایان هەیە کە بەڕاستی مامۆستا شکۆی شکێنراوە لە وڵاتانی غەیری هەرێمی کوردستان مامۆستا ڕێزێکی تایبەتی هەیە و بگرێ لە پەرلەمانتاریش موچەی زیاترە بۆی مامۆستا بیر لە هیچ کار و کەسابەتێکی تر نکاتەوە تەنها خەریکی پەروەردەکردنی خوێندکارەکانی بێن. ئێوە بێجگەلە و کارایی کردوتانە لەگەڵ کۆمەڵێک دەستە خوشکە لە ناو ڕێکخراوی خوشکانە کۆبوونەتەوە و ئەزمونێکتان هەیە و مێژوویەکتان هەیە بە خۆتان ڕۆڵی ڕێکخراوی خوشکان چی بووە و ئێوە چۆن توانیتان ڕۆڵی تیابین؟ بەڵێ دیارە من لە هەموو بارەکانی بەشەکانی ڕێکخراوی خوشکان کە لە لەق بووم لە سکرتاریەت بووم بەرپرسی لەق بووم ئێمە دیفاعێکی تایبەت لە هەموو ئافرەتانەکەین لەو وەزعی کە بەسەر ئافرەت هێنراوە لەلایەن ڕێکخراوەکانی ترەوە کە ئافرەتان کراون بە کاڵایەک بەڕاستی ئێمە هەمیشە هەوڵمانداوە داکۆچی لە مافە ڕاستەقینەکانی ئافرەتان بکەین وەکو ڕێکخراوی خوشکان نەکخوا نەخواستە ئافرەتان تەنها وا بزانن ڕوودکردنەوە و خۆڕوودکردنەوە ئەبێتە ماف کە ئەمانە بەڕاستی پێچوانی هەموو مافەکانە و هەموو کاتێکیش هەوڵمان داوە شیرازی خێزان پارێزین ئێمە کە زۆر ڕێکخراوی تر هەیە و دروست بووە بۆ تێکدانی شیرازی خێزان و بۆ ڕاستکردنەوەی ئافرەتان خوشکان ژنان لە بەرامبەر پیاوەکاندا لە بەرامبەر ڕەگەزی بەرامبەر کە بە تایبەتی بە ئێمە بۆچوونی ئێمە بەو جۆرە نییە بۆچوونی ئێمە وایە کە پیا و ئافرەت ئەبێ بێکەوە دەستباری یەکتر بێ ئەبێ بێکەوە کارکە بۆ پێشخستنی کۆمەلگا بۆ پێشخستنی خێزان هەمیشە دیفاعمان کردو و ڕەدی ئەوانەمان داوەتەوە و نەمان هێشتووە خێزان بەلاڕێدا ببرێ. دەست خۆش بێ مرواری خان دوێ ئەمە بڕیارە بچی بۆ کوێ؟ ئەچین ئینشاڵا بۆ دەستەی چاودێری کە لە گەڕێکی لە ناو حیزبە زۆر باش حیزبەکەم سپاس دەکەین ئێمە قوتابخانەکەمان بینی و ئەزمووی تۆمان لێرە گواستەوە سپاس ئەگەر پێت خۆش بێ لێرە دەڕێت فەرمی. خاتم مرواری کاروباری ڕۆژانەی حیزب لێرە ئەنجامەدەی؟ ئێرە ئۆفیسی دەستی چاودێری کۆمەڵی دادگەریە ئێمە ڕۆژان لێرە کاروبارەکانمان ئەنجامەدەین. خاتم مرواری ئێوە کاندیدی ژمارە 13 لەسەر لیستی 147 کۆمەڵی دادگەری پرۆژە و پلانتان بۆ پەرلەمان لە داهاتوودا چییە ئەگەر متمانی خەڵکتان بەدەستێنە؟ بەڵێ ئێمە وەکو حیزب پرۆژە و پلانێکی زۆر جوان و تۆکمەدان داوە کە هەموو ئەو پرۆژانی ئێمەش لە پرۆژەکەی حیزبە لە بەرنامەکەی حیزبە جێگای بۆتەوە ئەوە وەکو حیزب بەگشتی ئێمە وەکو فراکسیۆن ئەو کاتە ئیش دەکەین لەسەر ئەم بەرنامەی کە کۆمەڵی دادگەری بۆی داناوین کە هەموو بارەکانی گرتوێتەوە بۆ خۆشمان وەکو تایبەت دەکرێت هەندێشتمان هەبێ هەمانەشت بێگومان ئێمەش پرۆژەمانەیە من بەڕاست دەمەوێت لە داکۆچیکارێکی جددی هەموو چینی توێژەکانی کۆمەلگا بم و بە تایبەتی تریش چینی گەنجان کە بەڕاستی لە هەرێمی کوردستان چینی گەنجانمان مەزڵومترین چینن بە تایبەت لە ڕووی دامەزراندنەوە کەتی تایبەتەوە و پێشینەی هاوسەرگیری پێشینەی خانوبەرە ئەمانە هەمووی شتی گرنگن هەمووی پرۆژەی باشن ئێمە ئینشەڵڵا لە داهاتوودا کاریان لەسەر دەکەین و داکۆکارێکی جددی دەبین لەسەریان. باشە بوونی
خانمێکی ئیسلامی لە حیزبێکی ئیسلامی لە پەرلەماندا چ گرنگیەکی هەیە؟ جاری بۆ خۆی ئافرەتان پێویستە لە هەموو شوێنێکدا هەبن و لە زۆر شوێنیشدا ئافرەت گرنگی زیاتری هەیە لەبەر ئافرەتان هەست بە زۆر شت دەکەن بە تایبەت بۆ چاودێریکردنی کە پەرلەمانتاری یعنی چاودێریکردنی حکومەت و دام و دەستگاکانی حکومەت ئافرەت لەم بوارەدا دەستێکی باڵای هەیە ورترە لە زۆر شتدا و زۆر معاناتی خەڵکیشی زیاتر لەلایە بە حکمی ئەوەی کە لە ئەو چین و توێژەی خۆی کە لەگەڵیاندا کە ئافرەتانن کە زۆر معاناتیان زیاتر لە پیاوانیش بۆیە گرنگە بەڕاستی هەبوونی ئافرەتان لە پەرلەمانی لە هەموو پەرلەمانەکاندا پەرلەمانی کوردستان بێ عێراق بێ لە هەموو شوێنی بڕیاردادا گرنگە بەڕاستی ئافرەتان بەشدار بن و ئێمە کۆمەڵی دادگەریش لە هەموو شوێنەکان ئافرەتمان هەیە. خاتو مرواری ئێمە سپاس دەکەین لە کۆتاییدا ئەمەوە پرسیارە بکەم پامە چیە بۆ دەنگدەران چۆن متمانیان بەدەست ئەهێنیت؟ من بە دەنگدەران مەڵم من کە ناو مرواری محەممەد علی و کاندیدی ژمارە سێنزەم لە سەلیستی کۆمەڵی دادگەری بە ژمارە 147 داوای لێ دەکەین متمانەی خۆیانمان پێ بدەین بۆی ببین بە داکۆکارێکی باش بۆ سندنی مافەکانیان و پێیان دەڵین هاوکارمان بن دەستبارمان بن بۆ ئەوەی ئەم زاڵ مستەمکاران ڕابگرین و هەوڵ دەدەین ئینشەڵڵا ڕایان بگرین. سپاس دەکەین سپاس بۆ کاتێک کە لەگەڵ ئێمە بەسەرتبەر ئەزیزان بە هێوەیە کە توانی بێتمان هەندێک لە ئەزمموی ئەم خاتونەش بۆیە بگوازینەوە خواتان لەگەڵ.